ناوی خود مازن و دلوار جبو هلوی سوار گرتنا و ببلند پر باد نرخینین وکو یا خویا یا دیار باب ما شهید روزنامه و شکری ریکانی کل روزا ایکی 12 سال 2016 شهید کردی دکی سکانه دیار دا دمکی دا کفکر ایمه پشتی وی چنده دست دا کار روزنامه وانی لسر زوریا آستنگ و ریگیریا بدومایک جا به 7 سال زندان هاتیا سزادان و چاره نویس ندیار و خطر دایا کیسا باب ما به وکیلی مایا تانها هیویا دا کوک و ریکراو مدنی خوب خدا لآزادی خوازه کیو حوال دیگل دا بزانم و همان کیسید نامعقول بو هاتینا درست کرن ببینا شیروانی و گلک هندی ظلم به دجوی وانا یا بردوام روزانه ایویا به علویز بندگل گردنه برا ریو شوینن آزادی خوازانه لبرانبر برپرسن و برپرسن حرمه هر دما دینا ولاتین هین تیدا امیل سر خباتا باب و براین خوب بردوام بین تا دیگه این آرمان جان شهید بین وک حوال کاو شکری خباتا ویا قلمی لدفن پیروزه آزادی بو روزنامه‌وان و چالاکوانا لبورین دخازین جوانیت منشای ناون همیا بینین درز و پاس بو علوی ساتن هوا ریز و سلاف مالباتا روزنامه‌وان شکری زین الدین جندی خود پشتوان و حریکات آوریان وتارك للآن كدبان ودخمنريتو أبا فرده وتاريبنا مالا داوی خۆی گەورە و میهرەبان درود و نەمری بۆ شەهیدانی خەڵەم و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی دەستپێک بە پێویستی ئەزانین بەقەت باڵای خەڵەمەکەی کاوەگەردیانی سوپاس و پێزانیمان ئاراستەی کوردانی تاراوگە و ڕێکخراوی داکۆک و کۆی بەشداربووان لە وڵاتی بەریتانیا بکەین کە لە دوورە وڵاتەوە خەمی ئازادی و نادادی و دەسەڵاتی باشوور تەنگی پێهەڵچنیون و هاوشانی ئێمە لە خەمی کەیس و شەهیدانی ڕێگەی ئازادیدا بۆ تیرۆکردنی مەرجی شەهیدی خەڵەم کاوەگەردیانی یاد و ماتەم دەگێڕن هەرچەندە سوپاسان بکەین ناگاتە هەڵوێست و خەمخۆریتان ئازادی خوازان بۆ دەیەمین ساڵ دۆگەری شەهید گەرمیانی وەک وتار و پەیامی خانەوادە بڕیارمان داوە ئەم پارچە نووسینەی کاوە کە بە نووشی تیژی خەڵەمەکەی نووسبێتی وتاری دەیەمین ساڵوەگەری تیرۆکردنەکەی بێت کە دەلالە دەسەڵات و مێژوو یەکێتی و پارتی دەکات لەژێر ناونیشانی کاوەگەرمیانی خۆی دەدوێت کاوەگەرمیانی گۆڤاری ڕایەڵ ژمارەیەکی ئەیلولی ساڵی 2012 خیانەت لە مێژووی یەکێتی پارتیدا لە مێژووی پارتی یەکێتیدا هیچ حرامێکی سیاسی و کۆمەڵایەتی و نیشتیمانی و تەنانەت ئینسانیش نەماوە پێشێلیان نەکرد بێ هەر لە خیانەتی 66 و کوشتنی 75 شیوعیەکانی پێشئاشان و ڕێگەدانی پارتی یەکێتی بەمیتی تورک و ئیتلاعاتی ئێران و هێرشکردنە سەر گەریلای پەکەکە هێنانی سوپای پازارانی ئێران پێش سیویەکی ئاب بۆ سەر حیزبی دیموکراتی کوردستان لە کۆیە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستان و هێنانی سوپای عێراق لە سیویەکی ئاب لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و کوشتنی 5 کۆمۆنیستەکەی سلێمانی و دزینی سەروەت و سامانی میلەت و ئاودیوکردنی نەوت و خوێناویکردنی سلێمانی و شارۆچکەکانی تر لە کاتی ڕاپەڕینەکەی حەفەی شوبات و ڕۆژانی دواییدا ئەمانە و دەیان بابەتی دیکە لەو جۆرە کە هێشتا کە سوکاری قوربانیەکانی شەڕی ناوخۆش تا ئێستا بێهودە چاوەڕوانی ڕۆڵەکاریانن کە بگەڕێنەوە باوەشی گەرمی خێزان و کەسوکاریان بەڵام هیچ کام لە یەکێتی و پارتی خۆیان بە بەرپرس ناسانن بەرامبەر ئەو تاوانە و قوربانیانە جگەدەوەش هەزاران منداڵ بێباو کراون و ئافرەتان پێپیاو کراون بە درێژایی ئەو مێژووە چاوەڕوانی ئازیزانیانن کە ڕۆژێک بێت بگەڕێنەوە باوەشی خێزانەکانیان لە مێژووی ململانەی شەڕ و پێکدادانەکانی هێزە سیاسەکانی هەرێمی کوردستان و خیانەت زۆر کراوە لەلایەن ئەو هێزانە و سەرجەم بنەما نیشتیمانیەکان پێشێل کراوە هەردوو حیزبی بەڵادەست لە هەرێمی کوردستان خاوەنی هێزی سەربازی و میلیشیای تایبەت بە خۆیانن بە هیچ جۆرێک ئەم هێزانە بە نیشتیمانی نەکراون بۆیە ئەگەری ئەوە لە ئارادایە لە هەر ململانەیەک دووبارە ئەم هێزانە شەڕی چەکداری بکەنە سەنگی بەحەق بۆ یەکلایکردنەوەی ململانیەکانیان ئەمەش ئەو مەترسی ڕاستەقینەیە کە پێمانەڵێ ئەو خیانەتانە ڕووداوێک نییە لە دوامانەوە بەڵکو ئەگەرێکە لە پێشمانەوە ئەگەر بێت و بە دیدێکی ڕخنەی و زانستیەوە مێژووی سیاسی دوور و نزیکی خۆمان هەڵە سەنگێنین و هەوڵ نەدەین ببینە خاوەن ئیرادەیەکی سیاسی زیندوو بۆ ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە لە سیستەمی سیاسیدا بە دامەزراوەکردنی
سەرجەم دامەزراوەکانی حکوومەت و بەنیشتیمانیکردنی هێزی چەکداری کە بە جۆرێک تەنیا وەلایان بۆ بەرژەوەندی باڵەکانی نیشتیمان هەبێت بە هیچ جۆرێک هێزە سیاسیەکان لە ململانەی نێوانیاندا ناتوانن ئەم هێزانە بۆ بەرژەوەندی خۆیان بەکار بێنن. سەرنووسەر کاوەگەرمیانی خانەوادەی کاوەگەرمیانی 5/12/2023. سڵاوما دەبوانی بەڕێز ئەمڕۆ 5/12 ڕۆژی دیرۆرکردنی ڕۆژنامەنووس کاوەگەرمیانیە هاوزەمان لەگەڵ یادکردنەوەی کاوەگەرمیانی لەسەر بووکۆکەی لە شاری کەلار و لەلایەن کەسوکار و هاوڕێیانیەوە ئێمەش لە چەندین شاری وڵاتی بەریتانیاوە درود بۆ گیانی کاوەگەرمیانی دەنێرین نەفرەت لە بکوژانی دەکەین لەم یادەدا بە پێویستی دەزانین ئاماژە بکەین بۆ ڕۆژی 1/12/2023 حەوت ساڵ تێپەڕی بەسەر دیرۆرکردنی ڕۆژنامەنووس شکری ڕێکانی و تا ئێستا بکوژانی ئاشکرا نەکراون. هاوشانی ساڵیادی کاوەگەرمیانی و ساڵیادی شکری ڕێکانیش بەرز ڕادەگرین. ئیدانەی بەردەوام بە ناحەقمانەوەی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دەکەین لە زیندانەکان بە تایبەت قارەمان شکری و شێروانی و هاوڕێیانیان. گومانەکان ڕۆژانە زیاتر و زیاتر دەبن لەسەر ڕاستێتی ئەوەی گوایە مامۆستا جیهان خۆی کوشتووە. پێویستە حەقیقەتی تیرۆرکردنی مامۆستا جیهان تەها ئاشکرا بکرێت. لە ئەگەری پشتگوێخستنی ئەم کەیسە دەستگا ئەمنیەکانی پارتی لە هەولێر دەکەونە ژێر پرسیار و تیرۆرەکەی لە ئەستۆی ئەواندایە و تاوانباری یەکەمن تا بکوش ئاشکرا نەکەن. پشتیوانی لە خەباتی مامۆستایانی ناڕازی دەکەین لە شار و شارۆچکەکانی کوردستان دەنگمان لەگەڵ دەنگیاندایە لەگەڵ دەنگی بوێر و زوڵاڵی ئەواندا هاوار دەکەین ئاشبەتاڵە ئاشبەتاڵ بڕوخێ حکومی پاتاڵ. پشتیوانی لە خەڵکی ستەملێکراوی فەلەستین دەکەین گشت بە هەڵگیرسانەوەی جەنگ و ستەم و پێشێلکاریەکانی ئیسرائیلین. لە کۆتاییدا دەڵێن لە هەر کوێیەک مافی مرۆڤ پێشێل بکرێت بە تایبەت لە کوردستان دەبینە قەڵغان بۆ بەرگری. بۆ پاڵپشتیکردنی قەڵەمێکی نوکتیش بەڕەخنەم لە قەڵەمە بێنووکەکان داخلی وتارەکەمە بوو. هێزی قەڵەم لە نووسیندایە نەک لە پێکهاتەی لاواز و باریکی. گەر قەڵەمدارێکی ناسک ترسیشکانی لە نووسینی خست بۆ مانەوەی جەستەی لاوازی هێزی نووسینی فەرامۆش کرد جیاوازی چیە لەگەڵ پەلکەدارێک؟ گەرچی قەڵەم نیومەتر بێت بەڵام قەڵەم نووکی نەبێت جیاوازی چیە لەگەڵ پەلکەدارێک؟ ئەمڕۆ 5/12 ئێمە لەرین بۆ یادکردنەوەی کاوەگەرمیانی. بەڕاستی ئەم یادکردنەوەیە زۆر بابەت لە خۆ دەگرێت. یادکردنەوەی کاوەگەرمیانی واتە ڕسواکردنی بکوژی کاوەگەرمیانی. یادکردنەوەی کاوەگەرمیانی واتە ڕسواکردنی حزبێک کە چاوپۆشی لە بژێک دەکات کە ئەندامی سەرکردایەتی حزبەکەیت. یادکردنی ئەم قەڵەمەشکاوە واتە ڕەخنەی توندمان لە نادادگا حزبەکانی کوردستان کە پاش چەندین ساڵ نەیانتوانێت بکوژی ڕاستەقینەی نێکاوە دەستگیرکە. یادکردنەوەی ئەم قەڵەمە نوکتیژە واتە یادکردنی گوێری و ئازایەتی. بەڕاستی ئەمڕۆ لێرە چەندین چالاکوان و خۆپشاندەر هەن کە دەکرێت کاوە بکەنە پێشەنگێک لە گوێری و چاونەترسی بۆ خۆیان چونکە بەڕاستی چالاکوانان و ڕۆژنامەنووسان چەندە پێویستیان بە داناوی ڕۆشنبیریە دوو هەندە پێویستیان بە گوێریە. بۆیە من پێم وایە ڕۆشنبیری بەبێ گوێری وەک قەڵەمێکی بێن و گوایە. بەڕاستی ئێمە چەندین ڕۆشنبیرمان هەیە کە مێشکیان هەندێک کتێبخانەیەک زانیاری تێدایە بەڵام نەبوونی گوێری بۆ دەربڕینیان وای کردووە کە ئەمڕۆ ناویان لە خوار ناوی کاوەگەرمیانیەوە. بۆیە من پێم وایە کە گوێری کاوە دەکرێت وەک بوانەیەک بگوترێەوە بە ڕووناکبیران و ڕۆژنامەنووسان و چالاکوانان. وە پەیامی کۆتاییم بۆ یەکێتی و پارتی ستەمکارە. بەڕاستی چالاکوانان و ڕۆژنامەنووسان لەوە ناترسن کە لە پێناو داکۆکیکردنیان لە ستەم لێکراوان ئەشکەنجە بدرێن و بکوژرێن. بەڵکو بەڕاستی ئێمەی داکۆکی کار زۆرە ترسین کە بێدەنگیمان لە ستەمکاران کەرامەت و شکۆمان بڕوخێنێ. بەڕاستی ئەمەی داکۆکی کار لەوە ئەترسین کە بەدەنگیمان لە ستەمکاران بمان کاتە مرۆڤێکی بەجەستە زیندوی بە ویژدان مردوو. تا بەناوی خوای گەورە و میێرەبان بەناوی خۆم و ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی سەرجەمتان دەکەم سپاس بۆ بەدەنگەوەهاتی داوای ڕێکخراوەکەمان. بەڕێزان وەک دیارە لە ناوی ئێمەدا کە ئەمڕۆ 10 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر شەهیدکردنی کاوەگەرمیانیدا بەسەر شەهیدکردنی یەکێ لە قەڵەمە بوێرەکانی ناوچەی گەرمیان و کەلار بە تایبەتی. داواکارین لێرەوە بە هەرچی زوویە بکەرانی کوژانی کاوەگەرمیانی و سەرجەم ڕۆژنامەنووسان بە شێوەیەکی یاسایی و بە عەدالەت بە سزای خۆیان بگەێنرێن و بە توندترین شێوە سزا بدرێن. ئێمڕۆ لە یادی کاوەگەرمیانیە وتارێکتان پێشکەش دەکەم
گاوە گەرمیانی خۆرێک بوو لە گەرمیانەوە هەڵهات بوو ڕووناچیەکەی بۆ خوێن مژان دەبۆ سووتان و هەڵقرچانی جەستەی ناپاچیان و بۆ خەڵکی بەژمەینەتیش بەرچاوڕینی ڕوونی بوو تریفەی میهرەبانی بوو گاوە ئەو شوعلەیە بوو کە بێ جۆدانە هیچ لەمپەرێک دەگەیشتە تاریکترین شوێنەکانی گەرمیان بۆ ئەنجامدانی ئەو ئەرکەی لەسەر شانی دووبارە بوونەوەی گاوە گەرمانیەکی تر لە گەرمیان و لە کوردستان زۆر قورسە چونکە ڕۆژانە دەبیستین و دەبینین گەورەترین کەنتەڵی و تەواوی کوردستان دەگرێتەوە و لەلایەن چڵکاو خۆر و داوێن پیسەکان و ئاغاکانی حیزبەوە بەڵام هیچ ڕۆژنامە نووسێکی بوێن بە توانای دەوێ بیخاتە سەر ڕۆژنامە و گۆڤارەکان شەید گاوە گەرمیانیش راپۆرتی هەبوو بە بەعەزبوونی دادوەرێک لە دادگای کەلار دادوەر بوو جگە لە راپۆرتی گەندەڵی بەرپرسانی بڵاو دەکردەوە کە لە ژیاندا ئەرکێک لەسەر شانم بوو پێویستە بەڕێکپێکی و پیوەرانە جێبەجێکەی لە کۆتاییدا دەڵێم شانازی پێوە دەکەین گاوە گەرمیان هەمیشە جێگای فەخری ڕۆحە شاد حەق پێشەکەی گەرمیان بۆ ئەوەیکە دووبارە بەڵێن بدەین کەوا شەهید خوێنی شەهید گاوە گەرمیانی و شەهیدانی تر بەم شێوەیە مەفیۆنەوە ئێمە هەمومان گەنجی خێر لە خۆ نەدیوی وڵاتێکی داوڵەمەندی دژراوین با لێرە دووبارە بەڵێن دەین کەوا چیتر نەوەکانی داهاتووان بەم شێوازدە ئێمە ئاوارە نەبووین بەم شێوازدە ئێمە داهاتووان نەفەتوێت با بەڵێن بدەین کاوە و کاوەکانە پێویستە باسی هەموو ڕفێنراوەکان و شەیدکراوەکان و تیرۆرکراوەکان بکەین وێ لەم تێکستەمە باسی چەند کەسێک لەو کەسانەکەم کە تیرۆر کراون و ڕفێنراون قەڵەم ماوە دیکتاتۆران نەیشکێنن خوێن ماوە کە نەیڕژێنن دوژمن ماوە سەرشۆڕانە نەیدوێنن ئەو کەسانەی بڕیارتاندا کاوە و کاوەکان نەمێنن بڕیارتاندا کە قەڵەمی سەردەشت و کاوە بشکێنن ئێوەی گەلۆر گەمژەی هیچی مێشک کلۆر ویستان میلەت بترسێنن شێخی وەک مامۆستا سۆران لە زینداندا بڕزێنن و ئازادی خوازان لێرن کە گوڵی ئاشتی بڕوێنن بۆ گەشتبوون و ژیانەوە بە دڵی پڕ ئیمانەوە شێخی سووسیەی ئەدوێنن هەتا تۆڵەیان بسێنن ئەو کەسانەی ئەمڕۆ لێرن بێجگە لەخوا سەر بۆ کەسدا نانەوێنن وەک ئێوەی دایم چەماو نین سەرکز و هیچ و داماو نین خۆ بۆ دوژمن بچەمێنن قادرەوە با فەرمێت هاوڕێیان وتاف دەڵێمەوە لە دوان بڵێنەوە بەرپرسانی کوردستان با بزانن هەمووتان میلەت بچەوسێننەوە دەتان خەنە ژێر پێوە لێتانە ڕاپەڕین چۆن بەحسیان وەدەرنا میلەت بتەقێتەوە ئێوەش دەپێچینەوە سەرکردە و بەرپرسەکان گۆ بگرین بۆ میلەتان شوراتان لە کۆڵا بێ بەرگەی میلەتان ناگرن ئەمڕۆ لەم یادەی کاوە گەرمیانیە بەزاریتان کردووە بووکوژانی کاوە گەرمیانی کرد بە دڵنیاییەوە کوڕی ئەم ماڵە وێرانن کە پەروەردەی ئەم هاو هەوایەن بووکوژانی کاوە ئەوانن کە ئەنفالیان کرد و تاوانەکانیان بەهێمنی تێپەڕی بووکوژانی کاوە هەمان پیا و کوژەکانی ناوخۆن ئەوانن لەسەر تەماعی ناشەریعیت و گومرگ و دەوڵەمەندبوونی بێسنوور و دەیان ساڵ کۆمەڵکوژی ئێمەیان بردووە بەردەوام
بکوژانی کاوە ئەوە ئەو حکومرانیە کرسناکەن کە 30 ساڵ لەمەوە پێش ومێدی ئەوەمان پێبوون مرۆڤ ئازادمان بۆ دروستکەن. ئەمڕۆ جگەل لە گەندەڵ و نەوت فرۆش و نووسەرکوژ و هیچی تری دروست نەکرد. بکوژانی کاوە لە ناومانان ڕۆژانە ئەیان بینین، ئەوانن کە لە هەموو شتێک بێدەنگن و ئەوانن کە بەردەوام بە بەهانەیەک دەگەڕێن قوربانیان تاوانبار بکەن.